سڵاتان لەوێ و ماندوو نەبن بەخێربێنەوە بۆ پەخشێکی دیکە دوای 2 ڕۆژ پشوو واتە دوای ویکەند. من زۆر جار پێم وتونە گەلێک هاوڕێ پرسیاریان کردبوو لەو 1-2 ڕۆژە بۆ لایف نەبوو، بەڵام من پێشتریش وابزانم پێم وتونە لەبەر ئەوەی بەشێکی زۆری بینەرانی من لە ئەوروپان بەڕاستی زۆر جار ئەگەر بابەتێکی زۆر 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 زەروری نەبێ حەزەکەم لە ویکەندەکاندا لایف نەکەم بۆیە داوای لێبوردنەکەم، بەڵام ئەگە بابەتێکی گرنگ هەبێ ناچارین کات تەرخان بکەین. بەڵێ ئەمڕۆکە لەسەر بابەتێکی بێگومان گرنگ قسە دەکەین پەیوەندی بە داهاتووی ناوچەکەوە هەیە، یعنی ئەم قونە شەڕەی لە نێوان ئیسرائیل و ئێراندا دەکرێت بەتەنیا پەیوەندی بە لوبنانەوەیە، بەتەنیا پەیوەندی بە حیزب اللهوە هەیە، بەتەنیا پەیوەندی بە ئەنسار اللهوە هەیە و ینی شتێکی دیکەیە و ئەو بێدەنگی ئەمریکا چواتەیەک دەگەینێ و یانیش لە حاڵەتێکدا کە ئیسرائیل باش دەزانێ ئەمریکا لەو حاڵەتەدا هەڵوێست وەرناگرێ، هەڵوێست بە ئاشکرا هەڵوێست وەرناگرێ بۆ ئیسرائیل خۆی دەخاتە ناو کێشەیەکی وەها کە بەتەنیا ماوە لە ناوچەکەدا. باس لەمانە هەمویان دەکەین، بەڵام با سەرەتا بە کورتی بزانین چی ڕوویدا، دوای ئەوە باسییان دەکەین. هیوادارم بە کورتی بتوانم کۆتایی پێبێنم. هەروەکو دەزانن لە ماوەی بۆی 24 کاتژمێری ڕابردوودا ئێران و ئیسرائیل بە چەند هێرشێک ئاڵوگۆڕیان کرد. شەوی ڕابردوو هێرشیان کردنە، ینی ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل و دوای ئەوەش ئیسرائیل بە فڕۆکە وەڵامی دایەوە. ئاڵۆزیەکی زۆر لە ناوچەکەدا بەگشتی هەتاوەکو ئێستاش هاتۆتە ئاراوە و هێرشەکانی ئێران بۆ سەر باکووری ئیسرائیل بوون، بە تایبەتیش بەبێ ئاگدارکردنەوە. ئەمە لە کاتێکدا هاتە ئاراوە کە ئیسرائیل هەم بەپێی ئەمریکا، ینی بەپێی لێدوانەکانی دۆناڵد ترامپ، و هەم بەپێی ئەو ئاڵوگۆڕیەی کە ناڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە، کە ئەمریکا سوورە لەسەرەوەی ئەو ئاگربەستە ئەو ئیتیفاقە لوبنانیش دەگرێتەوە، هەر هێرشێک بکرێتە سەر لوبنان بەواتای هێرشکردنە سەر تاران لە قەڵەم دەدا. سەرباریەوەش تەماشامان کرد ئیسرائیل هێرشی کردەوە سەر لوبنان، بە تایبەتی باشووری لوبنان، و لە چەند گەڕەکێک کە ئەو گەڕەکانە هەر هەمویان شیعانشینن. هێرش چەند جار خۆی لە خۆیدا ئێران کاتێک هێرش بکاتە سەر بەیروت سەرەتا هێرش دەکاتە سەر ئەو یەک دوو گەڕەکە شیعانشینە، و ئەمە هەموو جارێک بە بۆنەی و یانیش بە بیانووی هەبوونی حیزب الله لەو ناوچەیە، بەڵام هێرشی سەر خەڵک دەکا، دانیشتوانەکە مەدەنیە هێرشی سەر مەدەنیەکان دەکا. و دوای ئەوە ئێرانیش وەڵامی دایەوە و لە هێرشەکانی ئێرانیشدا بینیمان کە موشەکەکان تەقیونەتەوە، چەند خانوویەک زەرەر و زیانیان بەرکەوتووە، بەڵام بەگشتی لە هێرشی هەردوو لادا لە ڕاستیدا قوربانی ئینسانی کەم بوو و ئەمە واتای چی دەگەینێ؟ واتای ئەوە دەگەینێ کە هەردوو لایەن لە ڕاستیدا پەیامێک بە یەکتری هەدەن و ئەو پەیامە واتای چییە؟ لەسەر ئەمە دەمانەوێت ئەوڕۆ قسە بکەین، چونکە ئەرکی ئەم کەناڵە گواستنەوە و خوێندنەوەی هەواڵ نییە وەکو هەندێک کەس دەیکەن، بە تایبەتی کەناڵەکانی کوردی باکوور زۆر ئامادەکەن. لە ڕۆژنامەیەک هەواڵێک دەبینی دەیخوێنیتەوە، باشە بۆ دەیخوێنیەوە؟ چ پێویستەکە؟ ئەو ڕۆژنامەیە بۆ هەیە.
تەماشامان کرد هەروەکو بینیمان چەند جارێک هێرشەکان کران سەرەتا ئێران هێرشی کرد یعنی دوای هێرشی ئیسرائیل بۆ سەر باشووری بەیروت ئێران سەرەتا هێرشی کرد دوای ئەوە تەماشامان کرد ئیسرائیل کارگەی پترۆکیمیاوی شاری ماشەهری کردە ئامانج و زیانێک بە بەشێکی کارگەکە کەوت و لە ئەسفاهان و کەرەج و تەورێزیش و لە تارانیشدا دەنگی هەندێک تەقینەوە بیستران بەڵام هەروەکو وتم تەقینەوەکان زیانی ئینسانی کەم بوو. دوای ئەوە ئێران سەر لە نوێ وەڵامی دایەوە وەڵامی ئیسرائیل داوە یعنی ئێران دوو هێرشی کردن و هێرشەکانی نەفاتیم و تەڵنۆف و هەندێک شوێنی دیکەی حتا ئەوانیش دامەزراوێکی پترۆکیمیاوی ئیسرائیلیان کردە ئامانج و موشەکەکان زیانیان بەو شوێنانە گەیاند. ئەمانە هەمویان چیمان پێ دەڵێن هەمویان پێمان دەڵێن کە لە ناوچەکەدا بێگومان تەماشا دەکەین هەم قەیرانێکی دیپلۆماسی هەیە و هەم دیپلۆماسیەت تا ڕادەیەک باش بەڕێوە دەچێت واتە بەردەوامە ناڵێن لە ئەنجام وەرگرتن نزیکن ئەمە لێدوانەکانی دۆناڵد ترامپن. دۆناڵد ترامپ بۆ ئەوەی گوشارەکان لەسەر خۆی بەتایبەتی گوشاری کۆنگرێس لەسەر خۆی کەم بکە گوشاری دیموکراتەکان لەسەر خۆی کەم بکە و گوشاری کۆمەڵگا و ماگاکان لەسەر خۆی کەم بکە بەردەوامەڵێ نزیکی ئێمە دەمانەوێ ڕێککەوتنێکی باش بکەین بەڵام لە ڕاستیدا وانە لە ڕاستیدا هەم ئێران داواکاریەکانی زۆر بەرزن و هەم ئێران پەلەی نییە. ئێران دەزانێت ئەمریکا پەلەیەتی دۆناڵد ترامپ هەڵبژاردننی لە پێشە دۆناڵد ترامپ گوشاری هاوپەیمانەکانی لەسرە هەموو هاوپەیمانەکانی عێراق قەتار کوێیت سعودیا ئیمارات بەحرێن ئۆردون حتا تورکیا هەموو هاوپەیمانەکان گوشاریان لەسەر ئەمریکا هەیە بۆی بە زووترین کات بگاتە ڕێککەوتنی هەموو شتێک ئاسایی بێتەوە بەڵام ئێران وەکو لە بەرنامەکانی پێشووتردا باسمان کردووە لە بۆ ئێران بەڕاستی یەک گرنگ نییە خەڵکەکەی برسی دەبێت لە برسان دەمرێ و لە هەمان کادا هەڵبژاردننی لە پێش نییە وا هەستەکە کە لەو شەڕەدا سەرکەوتووە ئەمریکا دەیەوێت وا نیشان بدا کە سەرکەوتووە ئێران وا هەستەکە کە سەرکەوتووە لەمەدا فەرق هەیە و ئێران لەوە گەیشتووە کە کارتی هورموز و دوای ئەوە ئەگەر بێت و هێرشێکی زەمینی هێرشێکی گەورەتر بکرێتە سەر ئێران ئەمجارە کارتی بابلمەندە بوو دەریای سوور یعنی نەک بەتەنیا بابلمەندە دەریای سووریش کە لە دەست ئەنساڕوڵادایە و ئەنساڕوڵە دەتوانێت ئەو دوو کۆریدۆرە گرنگەی جیهان کە لە سەدا 30 بۆ 40 ئەگەر دەریای سووریش بەتەنیا لە بابلمەندە لە سەدا 30 کاڵاکانی جیهان بەتەنیا پەترۆڵ نا لە هورموز پەترۆڵ بەڵام لە بابلمەندە لە سەدا 30 کاڵاکانی جیهان لەوێ تێدەپەڕن لە هورموز بەتەنیا لەستا 20 نەوت و ئەنەرجی غازی جیهان تێدەپەڕێ لە بابلمەندە لە سەدا 30 و ئەگەر دەریای سووریش بخەینە سەر کە ئەو کاتە کاریگەری لەسەر قەنات سوێسیش دەبێت ئەم کاتە دەبێتە لە سەدا بە هەردووچی دەبێتە لەستا 50 بە کاڵاکان و بە وزەی جیهان لە پەک دەخرێ و ئەو کاتە قەیرانێکی زۆر گەورە هەموو جیهان دەگرێتەوە کاریگەری لەسەر هەموو جیهان دەکا ئێران هەستی بەوە کردووە کە ئەو کارتە زۆر گەورەیە لە دەستیدایە و جارێ مەگەر بە سەحر ئەگەر ناشتێک نییە کەم کارتانە لە دەست ئێران بینیتە دەرەوە ئەمریکا ئەمە دەزانی لە بۆ هەندێک ئەمریکا دەیەوێت جۆرە دیپلۆماسیەتێک بکە و لە دیپلۆماسیەتەکەدا کە ئەزانێ ئێران زۆر تەعویز نادا مەرجەکانی ئێرانیش ناتوانێت 100% بەجێ بێنێ چونکە چۆن بەجێ بێنێ چی بکە ینی ئێران ئەڵێ ئێستاکە مەسەلەی لەسەر بابەتی نوکلەری ئێمە هەر نامەوێت قسە بکەین
لەسەر ئەمانە قسە ناکەین دەتانەوێت دەرگای هورموز بکەمەوە پارە بلۆکراوەکان و ئابلۆقەم لەسەر هەڵگرن تەواو ئێران ئەوە دەڵێ شەڕ ڕاگرن کە شەرتان ڕاگر گەڕانتێکی نێودەوڵەتی بدەن کە جارێک کە شەڕم لەگەڵ ناکەن و هێڕشم ناکەن لەسەری و ئێستا بەوەی لوبنان شتێکی کە دەڵێ لە ڕاستیدا شتێکی کەشی لەسەر زیاد کردەوە ئەڵێ من لە پێش شەڕەکە زیاتر لە پێش شەڕەکە بەناڕاستە و خۆ من هێزێکی هەژمونگەرایی ناوچەکە بوو بەڵام ڕام نەگەیاندەبوو ئەو کاتە لە ڕێگای متتەفیقەکانم کە هەندێک خەڵک پێی دەڵێن پرۆکسیەکانی من هەمویان بە پرۆکسی نازانم چونکە ئەنساڕڵا بۆ نمونە چۆن ئەتوانێت بڵێ پرۆکسی ئێرانە کە ئەجێندای تایبەت بەخۆی هەیە حیزب الله ئەجێندای تایبەت بەخۆی هەیە لەناو لوبناندا ڕاستە لە زۆر بواردا حیزب الله لە یەک بواردا ئەکرێ بەکو پرۆکسی سەیری بکەیت کە حیزب الله دان بە ویلایەتی فەقێدا دەنێ بەڵام متتەفیقەکانی دیکە نا بۆ نمونە حەشدی شعبی دان بە ویلایەتی فەقێ نانێ حکوومەتی سووریای پێشوو کە چەند ساڵ و متتەفیقی ئێران بوو نەکدانی بە ویلایەتی فەقێ نەناوە بەڵکو حکوومەتێکی سیکولار و ئەلمانی بووە ئەم لەمانەدا هەندێک فەرق هەیە دەبێ هەندێک مرۆڤ لە چەمکەکاندا ئاگدار بێ یعنی بە کەیفی خۆی قسە نەکە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێران پێشتر لە ڕێگەی ئەو متتەفیقانە لە ڕێگەی ئەو هاوپەیمانانە بە ناڕاستە خۆ پەیامی دەدا کە هێزێکی هەژمونگرایی ناوچەیە بەبێ ئەو لەو ناوچەیەدا ناکرێ گۆڕانکاریەک بکرێ دەبێت حسایی بۆ بکەن دەبێت لەگەڵی دابنیشن دەبێت گوێ لەوە بگرن دەبێت مەرجەکانی ئەویش لە بەرچاو بگرن بەڵام ئێستاکە دەیەوێت ڕابگەین ئەڵێ ئێستاکە ئەمریکا و ئیسرائیل و هەموو هاوپەیمانەکانی ناتۆ لە منیاندا منیان پێ نەڕووخە من وەکو جاران ماومەتەوە من ئێستاکە کلیلی گەورەترین لە 150 کۆریدۆرەکانی جیهانم لە بەردەستدایە کە کاڵاکان لە 150 بە نەوت و غاز و کاڵاکانی دیکە پێدا تێدەپەڕن ئەو کلیلە مەستە لە دەستدایە ئێستاکە من ڕای دەگەینم کە هێزێکی هەژمونگەرایی لە ڕاستیدا هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەمجارە لە ژێرناوی بەیروت لە ژێرناوی لوبنان لە ڕاستیدا مرۆڤ ئەوە دەخوێنیتەوە ئیسرائیل لە هەمان کاتدا دەیەوێ هەمان پەیام بدە ئیسرائیل لە هەمان کاتداڵێ ڕاستە ئێستاکە هێرشێکمان کردە سەر ئێران لەو هێرشەدا ڕزگاری بوو زیانێکی زۆر گەورەمان پێگەیاند نزیکەی 40 قسوور سەرکردەمان بە سەعاتێک لێ کوشت پیشەسازی و فڕۆکەخانە و هێزی دەریاییمان بەشێکی لە ناو برد بەڵام ئێستا کەش کۆماری ئیسلامی ئێران نەڕووخاوە بەهێزە ئەمریکا خەریکە لە ناو بازنەکەدا بێتە دەرەوە لە ڕێگای دەربازبوون ئێگزیت یعنی پیلانێکی ئێگزیتی هەیە بۆی بێتە دەرەوە بەڵام سەرباری ئەوە من بەردەوام دەبم وەکو هێزیی هەژمونگەرایی بەبێ ئەمریکا ئەتوانم ئەو کارە بکەم دەیەوێ ئەو پەیامە مەبدە لە ڕاستیدا لێرەدا پرسیارەکە ئەوەیە کامیان ئەتوانن ئەمە جێبەجێ بکەن ئێران چەند متتەفیقێکی هەیە بەڵام ئەو متتەفیقانە بێکێشەنین متتەفیقەکانی ئێران لە لوبنان گوشاریان لەسەرە حکوومەت گوشاریان لەسەر دەخا سەر و کۆمار گوشارێکی زۆریان دەخاتە سەرێ بۆەوەی چەک بکرێن بۆەوەی چەکانیان دانێن چەکانیان تەسلیمی دەوڵەتکان هەروەکو ئێستا لە عێراقدا دەکرێت لە بەرامبەر حوسیەکاندا ئەنساڕڵڵادا هێزی دیکە هەن هەرچەندە لاوازیشن ئەمە کێشەکەی ئێرانە و وڵاتانی دیکە ئێستاکە لە دەوروبەری ئێران وڵاتانی دیکە وڵاتێک وها بەگشتی
لەگەڵ ئێراندا بێ، ینی 100% سنووری بە ئێرانەوە هەبێ، زۆر لەگەڵ ئێراندا بێ نییە. دوو وڵاتانە سێ وڵاتانە وەکو عراق و پاکستان و تورکیا کە سنووریان لەگەڵ ئێران هەیە، ئەوانە نایانەوێ کێشە لەگەڵ ئێران دروستکەن، بەڵام لایەنگری ئێرانیش نین و لە هەر سێ وڵاتیشدا پێگەی ئەمریکا زۆر زۆر بەهێزە. ئەگەر چی ئەمریکا هەژمونی خۆی دوای ئەم شەڕە زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەدەستداوە. ئەگەر تەماشای ئیسرائیل بکەین، ئیسرائیل بە هەمان شێوە. ئیسرائیل ڕاستە لە دوای 7 ئۆکتۆبەر سەرەتا توانی هێزی خۆی، قودرەتی خۆی سەر لە نوێ بنوێنیتەوە، نیشان بدا، بەڵام بە جینۆسایدە گەورەکانی و بە درێژکردنەوەی جینۆسایدەکانی، پاشان بە هێڕشکردنە سەر لوبنان، دوای ئەوە هێڕشکردنە سەر ئێران، و ئێستا کە ڕوون بۆتەوە کە نەتەنیاهۆ بەبێ جەنگ، نەتەنیاهۆ حکوومەتی ئاینداری ڕاستڕەو بەبێ جەنگ ناهەوێنەوە. و لە هەمووی گرنگتر ئەمانە نەوەک هیچ مافێک بە فەڵەستینیەکان و بە عەرەب نادەن، ئەڵێن دەبێ عەرەب بڕوە، عەرەب دەبێ بمرێ، عەرەب هەر نابێ بژی هەر نابێ بژی، نە قبول ناکەن ببێتە ئیسرائیلیش، قبول ناکەن ئاسیمیلاسیۆنیش بکە، هەر نابێ بژی، دەبێ عەرەب بڕوە. و هەر سەعاتێک لە ڕامەڵا لە فەڵەستین، یعنی لە خاشی فەڵەستین، باسی غەزە ناکەم، هەر سەعاتێک لە ڕامەڵا کەسێک دەکوژرێ، هەر سەعاتێک لە ڕامەڵا کەسێک دەستگیر دەکەن، کەسێک دەڕەفێنن، ماڵێک تاڵان دەکەن، و نەدادگا و نەسوپا و هیچ کەسێک هیچ شتێک ناکە. ئەمە وای کردووە ئەوانەی ئەو هاوپەیمانانەی ئەمریکا، هاوپەیمانە عەرەبی و ئیسلامیەکانی کە چاویان لەوە بوو، یان ڕاستەوخۆ لە ڕێگای ئیسرائیل و یانیش ناڕاستەوخۆ لە ڕێگای لاوازکردنی ئێران بەدەستی ئیسرائیلدا، ئەوان بتوانن بە ناڕاستەوخۆش ببن بە هاوپەیمانی ئەمریکا، و یانیش لە ڕێگەی ئەمریکادا ببن بە هاوپەیمانی ناڕاستەوخۆی ئیسرائیل، باوا بڵێ ئێستاکە ئەمە شکستی پێ هاتووە. چونکە ئێستاکە تەماشا دەکەی بەشێکی زۆر لە مفەکرە عەرەبەکان، لە مفەکرە ئیسلامیەکان بە ئاشکرا ئەوانەی دژی ئێران بوون، هەتا دوێنێ بە ئاشکراڵێن کاک ئێران بەو شێوەیە مەترسیدار نییە. ئێران کاتێک مەترسیدارە کاتێک ئێمە لەگەڵ دژمنەکەی ئێران ئیتفاقمان نەبێ، دژمنەکەی ئێران بینین لە ناوچەکەی ئێمەدا هێزی سەربازی هەبێ، مەبەستیان ئەمریکایە، مەبەستیان ئیسرائیلە، کاتێک ئێمە هاوکاری بکەین. بەڵام ئیسرائیل سەرباری ئێوەی کە ئێمە دژی ئێرانین، ئێستا کە ئەڵێتن شەڕی ئێران تەواو بێ، ئەم جارە پەلاماری تورکیا دەم، پەلاماری مەسڕ دەدەم. تەواو دەزانم هەندێک کوردی ناسیۆنالیستی ئەڵێن ئەمە باشە، ئەمە کارم بۆ نیە، ئەمە باشە خراپە، من دەمەوێت تەحلیل بکەم. و ئەمە چ کاریگەریەک لەسەر عەرەب دەکا، بەگشتی لەسەر مسلمان دەکا، کاریگەری ئەوە دەکات کە بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئیسرائیل ئامادەنین هیچ کارێک بکەین، هیچ هاوپەیمانی بکەین، بەڵکو ئەگەر ناچاریش بین لە ئایندەدا لەگەڵ ئێران هاوکاری دەکەین. ئەمە کێشەی هەردوو وڵاتە. بەڵام تەماشا دەکەین کێشەکانی ئیسرائیل لەو بارەیەوە و کێشەکانی ترامپ لەو بارەیەوە دەربارەی ئیتیفاق کێشەی زۆر زۆر گەورەترن لە چاو ئەمریکا، کێشەی زۆر زۆر گەورەترن لە چاو ئەمریکا. دەمەوێ ئەمە باز بکەم هاوڕێن، و ئەو کێشانە ئەمڕۆ ناسبەی دەتەقنەوە. بۆ نمونە لە هەر شەڕێکی نێودەوڵەتیدا تۆ پێویست بە متفق هەیە، یعنی هاوپەیمان هەیە، دەبێتەوە هاوپەیمان دروستکەی و دەبێ ڕێز لە هاوپەیمانەکانی بگری و هاوپەیمانەکان ڕێز لە تۆ بگرن، دەبێ دڵنیایی بدەنە یەکتری کە ئێوە هەتا ماوەیەکی درودرێژ لەگەڵ یەکتری کار دەکەن. بۆ نمونە کاتی بوشی باوە هێرشی کردە سەر سەدام حوسێن و ڕژێمەکەی، چونکە کوێتی داگیر کرد 1990،
اتفاقی لەگەڵ 32 وڵات کرد، وڵاتی ناتۆ و ناناتۆ، وڵاتی خۆرئاوا و خۆر هەڵات، وڵاتی ناوچەکە، وڵاتی جیهانی، لەگەڵ هەر هەمویان یەک بێک دانیشت، ڕێزی لە هەر هەمویان گرت و گەڕەنتی بە هەر هەمویاندا کە ماوەیەکی درێژ ئەوان دەپارێزێ. بەڵام ئێستا کە دۆناڵد ترامپ گوێن بە متفیقەکانی دەدا، بە ئەوروپا دەڵێ قسە نەکەی، گرۆنلاندت لێ داگیر دەکەم، ئی خۆمە، ئی منە، بە کەنەدا ئەڵێ ئەتۆ محافەزەیەکی ئەمریکای، بە سەرۆکەی کەنەدا ئەڵێ ئەتۆ محافیزی، ئەتۆ پارێزگاری، ئەتۆ والی پارێزگایەکی ئەمریکای، ئەو هەسوکایەتی پێکە. بە یابانی متفقی ئەڵێ لە 150 باجەکانت دەخەمە سەرێ، بە هیندی متفقی ئەڵێ لە 140 باجەکانت دەخەمە سەرێ، بە محەممەد سەلمانی متفقی مێژوویی ئەمریکا ئەڵێ وەرە قونم ماچ بکە، کە قونم ماچ بکەمە جوێنە، وانە؟ یعنی دۆناڵد ترامپێک کە نەچۆتە ئاهەنگی بوو گواستنەوەی کوڕەکەی، چۆن ئەکرێ گەڕەنتی بێ کە سبەی ئەتۆ بپارێزێ؟ هیچ گەڕەنتیەک نادا و جگە لەوەی گەڕەنتی نادا لە بۆ متفقی نابێ، لە بۆ ئیتیفاق نابێ. کێشەی ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێران ئەمجارە دۆڕاندیان وەلا ئەم ڕۆژ دەدۆڕێن، سبەی نێژ دەدۆڕێنن، ئەوەیە کە لە شەڕی نێودەوڵەتیدا بەپێی تیۆریەکانی شەڕی نێودەوڵەتی و یانیش یاسای نێودەوڵەتی و یانیش پەیوەندی نێودەوڵەتیدا لەوێدا ئەڵێ ئەتۆ پێویست بە متفق هەیە، بەبێ هاوپەیمان و متفق ئەتۆ ناتوانانی هیچ کارێک بکەیت، هیچ سەرکەوتنێکی بەدەست بخەیت. هەموو کێشەکە ئێستا لەو چوارچێوەیەدایە، هەر لە بۆەوە پێمان خۆش بێن پێمان ناخۆش بێ، بێگومان ئێران لە ناوخۆدا خەڵکەکە زۆر زۆر لی بێزارە، ئێمە دڵنیاین لەوەی کە خەڵکەکە یعنی ئەگەر چەند ملیۆنێکی لێ دەرخەی کە زۆر زۆر پابەندە بە ڕژێمەکەوە، بەڵام بەشی زۆری خەڵکەکە لەو ڕژێمە بێزارە، ئەو ڕژێمە تێرنانی ناکە، تێر ئاوی ناکە، تێر ژیانی ناکە، تێر ئارامی ناکە و ئازادیەکانی لێ دەسەندرێتەوە. خەڵک هەتاوەکو بڵێتە ئێری هاتووە لی بێزارە، بەڵام هیچ چارەسەریش لە بەرامبەر ئەوەدا نییە. هەر لە بۆ هەندێ هەموو ڕێگاکانی کە خەڵکی ناڕازی دەیگرنە بەر کە پشت بە هێزی دەرەچی دەبستن، هەمووی لە کورتی دەدا. ئەگەر بتەوێ ئێران بگۆڕی و ئێرانێک بگۆڕدرێ، هیچ چارەیەک نییە جگە لەوەی کە دەبێ ئەو ڕژێمە لە ناو خۆیدا بگۆڕدرێ، لە ناو ئێراندا بگۆڕدرێ، ویانیش لە ناو ڕژێمەکەدا بگۆڕدرێ. لە بۆ هەندێ تەماشا دەکەین جیهان بەرەو ئەو ئاراستەیە دەڕوا کە ئێستا کە ئێران و ئیسرائیل لە ڕێگای یەک لە ڕێگای موشەکەکانیان، دوو لە ڕێگای فڕۆکەکانی F-16 و F-35 پەیام لە بۆ یەکتری و لە بۆ جیهان و لە بۆ ئەمریکا دەنێرن کامەیان هێزێکی هەژمونگری ناوچەکیە. شەڕ بەردەوامە، چونکە شەڕ ئامرازی کۆتایی سیاسەتە و شەڕ ئامرازێکە بۆ ئەوەی ئەو شتێتو لە ڕێگەی سیاسەتدا بەدەست نهێنا لە ڕێگەی جەنگدا بەدەستی بێنی. بابزانین بەیانی ئەم شەڕە چۆن دەبێ و بچە ئاراستەیەکی دیکە دەڕوە. سوپاستان دەکەم کە تاوەکوێستان لەگەڵماندا بوون. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەر هەمووتان، هەر بژین سەرکەوتوو بن.